دووبارە سەڵاو. بەڵێ مام ڕۆستەم پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لێ کردی پێت وایە مێژوو لە کەس خۆش بێت؟ ئیشەڵا لە کەس خۆش نابێ ئەمە یەک دووەم من پرسیاری پێشوو ئەوەی کە ئەوی کاکنوشان هەر شتێک بێڵن کاکنوشان وای کردو مێکرەوە بوو بوتم لەوانە عەبدولکەریم قاسمیش ئەو کوشتی خۆ ئەگەر خوا بکەم دادگایەکی وان نەزیح بێتە کایەوە نەک کاکنوشان لە ئەلف و تا یا هەر هەموو بدەنە محکەمە یەک هەرێکە بە پێ خۆی چۆن ئەڵێ من ئەینە لەکە هادە لەوە کێ جەریمەی کردووە کێ ماڵی خەڵکی خواردووە کێ ئەرزی خەڵکی داگیر کردووە هەرچی کرابێ من بەش بە حاڵی خۆم فەخر و شانازی بەو محکەمەوەکەم لە هەرچی سەرکردەی کووردە چیان کردو نەکو بچنە بەردەم دادگا ئەوە من پێم وایە ئەو وەختەی کوردە بێ بە دەوڵەتە بێ بەشت کە حکومێکی عەدالەتی هەبێ لە کەس نەبوورێ یعنی فەرق نەبێ ئەمە کوڕی فڵان ئەمە برای فڵان ئەمە خزمی فڵان شەید ئەمە فڵان بەگزادێ ئەوە نەبێ چووە بەردەم محکەمە نەفەرێکە و لە بەردەم محکەمێ من هیوادارم محکەمەیەکی وا دروست بێ یەکە بە یەکە ئەوەی ناوێنن بە چنەوەیەک بچێتە بەردەم دادگا وەجارێکیش چوو کاکنوشان وە بەردەم دادگا خۆی یەک نەفەر چوو هیوادارم ئەو مەسئولانەی تریش و ئەو سەرکردانەی ڕۆک و کاکنوشان بچنە بەردەم دادگا کەواتە تۆ پێ دوایە ئەو دەستی لەو مەسەلەیە نەبوو تەنها مەسەلەکە سیاسیە کە ناوی ئەو زەق کراوە بەڵێ ئەو زەقی نارە سەرکردایەتی یەکێتی لێ مەسئولەکە برابای وت خۆ سەرکردایەتی چلوۆنەکە سەرکردایەتی بوو وەرکاکنوشان نەبوو لەبەرەوە و هیوادارم هەر کەسێکی نەکاکنوشان هەر کەسێک لە کۆنێمەکە یەکێتی بووین و ئێستا کە گۆڕانین چیمان لەسرە ئامادەم چێن بەردەم دادگایمان بکرد بە پێی وەکو حەق نەک وەکو ئەوەی کە ئەمڕۆ مەسەر هەر لە خوێنەوە ئامر قەبزە دەرەکەن بۆ فڵان بچن بیگرن لە سەرای ئازادی قسەی کردووە یا مامۆستاکی جامیعە گۆڕانە بچن سەغڵەتی کەن ئاوانە محکەمەیەک بێ بۆ من و بۆ تۆ و بۆ خەڵکی تر و بۆ کاک مەسعود و مامجال چۆن ئاوە بۆ هەمووی بەگێک گوابێ بینەوە سەر پرسیارەکەمان پێت وایە مێژوو لە کەس خۆش بێت؟ وەڵڵاهی ئیشەڵا ئەگەم مێژووەکەمان مێژوویەکی باش بێ لە کەس خۆش نابێ پێم وانە مێژوو چووکم زۆر شتێک بەڵام نازانم چۆن ئەنووسرێتەوە مێژووە وەکوی سەوتمان دوو حکومەتە دوو قانونی هەولێر جای قانون سلێمانی جای بەنسبەت شەڕی ناوخۆ تۆ چۆنە ڕوانیتە ئەو شەڕە ئێستا چۆنیە بینیت؟ من خۆم بەش بە حاڵی خۆم زۆر دەمێکە دەرکیشم پێ کردووە یەکێک لە ناخۆشیەکانەوە بکە شەڕی ناوخۆ بوو مەسەن تۆ بەجلی کوردی بە زمانی کوردی بەرە بوویتە گیانیەک تۆ بەخۆتەوە شەید و ئەو بەخۆی کوژرا و ئەو بەوێ شەید و بەمێوت کوژرا و یعنی یەکێک لە دواکەوتنی دەوڵەتی کوردی یا برە مافەکانی کورد ئەو شەڕە ناوخۆیانە بوو وای کرد ئەو حەق دووکینێش کە ئێستا هەیە بەرامبەر سەرای ئازادی و شوێنەکانی تر و هەولێر و ناوم خەڵق و پیشاندناکە هەر ئەگەڕێتەوە بۆ شەڕی ناوخۆیە ترسیان لەوەیە بزوتنەوەیەک پیا بێ ئەوان نەیەڵێ وازان کە عەدالەت بەرپا بێ ئەوان نامێنن وا هەستەکەن خۆیان وا هینەکەن لەبەرەوە ئیشەڵا هیوادارم ئەم کوردستانە بەرە ئەوە بڕە بە حیاتی شەڕی تیانە بێ و زۆر دژی شەڕی ناخۆشم من هەر لە کاتی خۆشی لە نەوەتوان چوارانەوە بۆ یشتم بۆ دەرەوە زیاتر لەبەر و پیا ناچێتە شەڕی ناوخۆوانەوە چون شەڕی ناخۆ لەگەڵ چیەکەی ئێستا مەسەن بۆ من ئەو هێزانە هێنایەن هەمووی کورد بوو بۆ گیان کێ بۆ گیان ئەو کوردە ئەو گەنجانەی کە هاواران کرد بژی ئازادی لەبەرەوە پێم وانێ جایەتر خەڵکی کورد دەستی بچێتە یەکتری. مام ڕۆستەم بەشدار بوو لەو شەڕە لە کامە لە شەڕی ناوخۆ چۆن یەکێتی چی کردو منش لەگەڵی بوو لە ئێستادا کە تۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نیت چیت هەیە بەو خەڵکەی بڵێ کە تۆ لە دژیان شەڕت کردەوە و جەنگێویت؟ من لەم کەناڵی ئێوە لەم کەناڵە پیرۆزە ئێوە داوا لە هەموو خەڵکو و بە تایبەتی گەنجەکانەکەم فریوی هیچ حیزبێک مەخۆن بە گۆڕانی شەڕ بۆ شەڕ نەفرەت لە شەڕی ناوخۆ و لە هەموو شەڕێک بکەن دەکەن لە ناو کوردستان ئاکرێ و زمانی دیالۆک و زمانی ئاشتی بەکاربێ بە قەڵەم و هیوادارم ئەو کەسانی کە ئیسە چەکی حیزبەکانن بەشانەوە قەت ڕووی نەکەنە کەس و کاری خۆیان عاقیبەتەکەی پەشیمانی لە دوای یەکێتی و پارتی باشترین نمونەن بۆ ئەو پەشیمانیە ئێستا هەر ئەڵێ مەرحەبا اتفاقی استراتیژیمانەیە یعنی بیران چۆ لە 64ەوە کورد دەکوژێ هەتاوەکو 97 عاقیبەتی پەشیمانیە ئێمە
تاڵاوی شەڕی ناوخۆمان زۆر بینی هەل لە هەشتاکانەوە و هەل لە شەڕی هەکاریەوە بگرە تا ئەم شەڕانی دوایی هیوادارم من وەک پێشمەگەیەکی کۆن وەکەوەی دەستم چزاوە بە شەڕی ناوخۆشە بە هەموو عشەڕێکە ئەمە ببێ بە دەرسێک هەر چاو لە پارتیۆکێتی بکەن کەیسە خۆیان چەکداری ئەو دوو حیزبن قەت دوولێت فەنکیان ڕوونەکەنە گەنجەکان چکم ڕۆژێک دێ محکەمە ئەبێ ڕۆژێک دێ لێ پرسیینەوە ئەبێ و ڕۆژێک دێ ئەو هەرچەکی پێ نابێ تامردن لەبەرەوە مێژوویەکی پاک بخۆمان دەستنیشانکەین جاتر دەستمان نەچێتە خوێنێکتری تۆ پەشیمانی لە بەشداریکردن لەو شەڕە شەڕی ناخۆ بەڵێ چی ئیسفادێکم کرد من لەو شەڕانە من ناچەنێ خۆ شەش جا برینار بووم لە شەڕی ناخۆ برینارم لەخوا بەزیادە شەڕی حکومەت بوو تیارە و حکومەت وانە بەڵام ئەو کەسانەی کە ئێستا کەمەندا من هیچ شەڕی ناخۆ من کەیان بینم تەریقم فەرموو ئەو عاقیبەتەکەی پارتیۆکێتی وا بخوان پارە بەشەکەن و مڵک بەشەکەن ئەمش بە گۆچانێکە و کەمەندامە و هیچ حقوقیشی نەدراوەتی بەڵێ مام ڕۆستەم گەربینە سەرباسی هەفتەی شوبات تۆ چۆن دەڕوانی هەفتەی شوبات و ڕووداوەکانی دوای هەفتەی شوبات وڵای خۆ ئەمەی هەفتەی شوبات وا نەبوو ئەوان وایان لێکرد پەلامار لە قوچی و پەلامار لەق نەدرا بوو هەمووی بە تیشێت هاتبوون بە کراس و پانتۆڵ هاتبوون خەڵ بچێ پەلاماردا چەکێنێ بە چەک پەلامارە درێ پەلامار بەبەر نییە مەسەلا بڵێن هەرچی جامی لقی چوارە بشکە بڵێن شکاوە پەلاماریش درا چ پێویستەکە لێتفم کرد ناو عالەمە بەجارە 6 ئەوە کەس برینار و ئەوەش بکوشی ئەیسە جوابی خەڵک چۆن نەدەنەوە ئینسان لە هەموو دنیا مزاهرە هەیە ئێمە چەند جار لە ئەوروپا مزاهرەمان کردووە دژی هێرش بردنە سەر ئەوەی تورکیاکە هێرشی کرد بۆ کوردستان بەڕێک و پێک پۆلیس دێ لەگەڵ تا بەردەم سەفارەتی تورکی هەرچی و تافی خۆت و داوای خۆت و مزەکەری خۆ دەیدێت و ئەگەڕێیتەوە بەڵام کەس تا ئیسا تەخەی لە خۆپشاندەرێ نەکەوت لە ئەوروپا لە هەر وڵاتێک لە وڵاتان بەڵام لێرە هەر هیچ نەکاتجاران باشەوە ئەوێ وتمان لق بوو خۆ ئەمانی تر پەلاماری شوێنە درا بوو ئەوەی 29 مانگ یا ئەوەی بەردەرکی سەرا کیمیان پیاکردن چی بۆم شتەکەی دووکەڵەکە خۆ هیچیان نەکرد بوو کەس چەکی پێ نییە مزارەتی کەسی چەکی پێ نییە یا ئەوانش قەینا ئەو تەلەبانەی جامیعە کە کۆسەریان پاسانەی برنیان بۆ قولەڕێسی لێدایان نابوو فەقیران ناخب قەیناوە وتمان کوڕەکان بە نەوعێگەتوان بۆ سەراوێشتێ ئەی کچەکان چی بکەن من تا ئێستا وەکو پێشەش باسم کرد قەت بەعسم نەبینی سوکاتی بە جامیعە بکە مەسەڵەن جامیعەی گواستەوە بردی بۆ هەولێر زانکۆی سلێمانی بەڵام کەسی نەکوشت و نەگرت و بەرشەقی نەدا و ئەچی نەکردن تۆ بچی قژی پرچی مامۆستای جامیعە بگری ئاوای لێکەی و لە مامۆستای جامیعە بدەی مامۆستای جامیعە کەم نییە حرەمی جامیعە کەم نییە لە وڵاتان تۆ مامۆستایەکی جامیعە عالمێکە بێ دەموچاوی شینکەیتەوە یا نووسەرێک قەڵەمەکەی نووسێتی خراپی نووسێت و خراپ جوای بەرەوە پێویست ناکە جام ڕەشێک بێت و چوار پەلی بشکێن و فڕیدەن و داش بێ قسەیەکیش بکە خەڵکی لێ هاندێ وڵا وتوێتی مەسەڵەی ڕێبین هەردی وڵا هەچی پەتپەتی ناپیان کردووە ێ با دوو قسەش بکە لە تەلەڤیزۆن با بڵێمان لە باشە هەوڵ دە خراپ مەبە مەسەلا مەڵێم ئەی یەکێتی یا پارتیەوە لە بەعس خراپترن ئێ هەوڵ دە خراپ مەبە جوابەکەت ئەوە بێ خراپ مەبە وەنیە تۆ بەم نەڵێ وڵا لە ئەسکەری بەعسە سوورەکان خراپتری باشە بێ هۆشکەم وانەکەم وەنیە وەڵا نابێ ئەوە سوکایەتیە و بە خەڵکێکە و بۆ سوکات دە هەوڵ دەوامەکە دیارە تۆوات کردووە ئەی تادا من حەزەکەم پێدان بڵێم لەم مینبەرەوە زوڵم هەر زوڵمە تۆ لێم بکەیت بەعز لێم کە پارتی لێم کە یەکێتی بێ تورک بێ عەرەب بێ زوڵم هەر زوڵمە یعنی زوڵمی کورد خۆشە و هی بەعز ناخۆشە زوڵم هەر زوڵمە کە تۆ لێمە دەی دانێک مەشتێنی ێ بەعزشە لێمدا دانێک مشکان مەسە ئەوەی کە بە ڕێبین هەردی و بە هین ئەمەی ناوچێ ئسماعیل کرا و ئەو کوڕانی کە کوژران بە فیشەکی یەکێتی و پارتی فەرقی چییە یەکەوە تۆ وا مەکە باوا فەرق نەکەن مەسەڵەن بڵێن کە من ئەڵێم تۆ وەکو ئەسکەری فڵان شوێن وای یە تو هەوڵ دەوامەکە لە باتی خۆی چاکە دێشتان ئامر قەبزی بۆ دەرەکە هەڕەشەی لێکڕڵا ئەتکوژین و ئەتبڕین و یخۆ قسەی کرد و خۆ نەچۆتە سەر کەس
ئەنجاش زۆر بە ئەدەبەوە لە کەناڵەکەوتی من ئەو کوڕی لی دامەوە ئاگای لێنەوە بە ئەمر کردوێتی سەر بێ داوەتێکم ئەویان بۆ باز ناکەن بەڵام ئەڵێ لێم درراوە ئەوەی بە من کراوە لە زمانی بازیش پێم نەکراوە ێڕاتیشەکە. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان دەڵێت تا هێرشکەرانی ئەو کەسانی هێرشیان کردە سەر لەقی پارتی لە ناو شاری سلێمانی دەستگیر نەکردن ئامادەنین ئەو کەسانی تەقییان لە خۆپیشاندەران کردو ڕادست بکرێنەوە. ئێجا ئەو کەسانە کێن گەنجی شارەکە بەیان ڕۆشت و ئەوان بەردانتێک ئەمەش بەردانتێک بەرد خۆ تەقەنەوە بەرد بووە. ئێجا باشە حەزیەکەی ما بن بە خۆیان قانون بەدەست خۆیانە بۆ ناچن ڕەشبگیریە بکەن لە خۆیانەوە چی گەنجە لە بازار بگرن بڵێ ئێوە تەعاداتان لە کردووە با بە ئەلەمی ئەمریکا سووتێنێ لق لە ئەلەمی ئەمریکا مهمترە ئەمریکا جێشی لە عالەمە هەیە سەید العالەمە ئەم وڵاتەوازان پارتیۆکی دی ڕزگاری کرد ئەمریکا ڕزگاری کرد ئێمە خۆمان ئەمان خەڵک بە کەمەزان خەڵک باسی ڕاونە من خۆم یەکێک بوو لەو قیادانەی پێشمەرگە کە هاتی ناو سلێمانە حەزەکەم بزان لە حدودەوە تا ناو ئەم سلێمانە خەڵک پاچی کردەوە خەڵک و شانە چەکدارەکان ئێمە هاتین بەس ئەم نەسوورەکە مابوو ئەوەی کە فشاکە لەسەر تەلەڤیزۆر من لە فڵان شوێن وام کرد پەلامارە هەمووی ئەسڵی نییە هاتین ئەم شارە بەس ئەم نەسوورەکە مابوو ئێمە بەشدار بن کوڕێک لەگەڵ من نابوو شەکەری من نابوو خەڵکی باقیسەر بوو شەهید بوو لەگەڵ یەک دوایترە ئەمنەکە گیرە لەبان مەقان بەولا لەولا چەمچەماڵ و تووشی تەقەبووین تا چەمچەماڵ تا حەدای هەرچی حیزبەکەم بڵێ من لە فڵان شوێنە فیشەیەکم تەقە ئیتر بە خەڵکی چییە فرۆشتنەوە خەڵک ئەم وڵاتی ئازاد کرد و شۆڕژی خەڵکە کاڵێن پێشمەرگەی خەڵک من لەمین بەرەو داواکەم ئەو کەسانی خۆیان بە پێشمەرگە ئەزان پشتی خەڵک بەرنەدەن و لەگەڵ معاناتی خەڵکا بن چووکم کە ئەڕێی پێشمەرگە کاڵی عسکەری مەسەن سەیکە تەجروبەیەکی ترمان زندوو هەیە جێش لە مصر لەگەڵ خەڵکا بوو ئەمن ئاهاتن تەعەدا بکەن نیانهێشت لە تونس جێش لەگەڵ خەڵکا بوو لە سووریا چووکم جێش لەگەڵ بەعسایە ئەوە تا زانچی لە خەڵکە ئەبێ جێش خۆی بەخی مڵکی خەڵک و حکومت بزانێت بە تەوجیهی ئێستا خۆ ئەلان مەسئولێکی یا پارتیەکی تێوەسی بە شەڕ ڕگیرسێنە ئەلان بە یەک دقە هێزی لە بەردەسە کە هێزی لە بەردەست نەبوو مەجبورە ملکەچکە بۆ داواکانی خەڵک ئەڵێ جادە نیە بێ بیکە خستەخان نیە بێ بیکە مەکتەب نییە ئێستاش مەکتەبە کۆنەکانی حکوومەتی بەعسێ تیا خوێنە خەڵک سێ دەوام هەیە لە یەک مەکتەبە معقولە ئەم هەموو پارە زۆر نەتوانین دە مەکتەب لەم شارە دروستکەیت هەر ئیشیش بۆ خەڵکەکەیتەوە مەسەن تۆ بڵێن بۆ منە لەم شارە 100 مەکتەب 50 مەکتەب دروستکە بزان چەند مامۆستای ئێوێ ئەو تەلەبێ جامعەکە تەخڕجای بکەم مامۆستا لەوێ چەند فەڕاشی ئێوێ چەند خەڵک بە ڕەفاهەت ئەخوێنێ چەند وەک چۆن اقتصادی خەڵک باشەکەیت یعنی خەڵک بێکار نابێ ئەمە هەر مەکتەبە کۆنەکانە بەینی لە 8 تادا دوامێکە تا 12 دوامێکە ئەسر دا بەعلم لە ئەوروپا لە 8 دووسێ تەلەبێتەوە باشیش فێرە بێ چاکشە چێ بەگوێ هەر ماڵی ئیمکانێتێ مامۆستای گرۆ بۆ تەلەبەکەی یەکەی جاران وا بوو. بەڵێ مام ڕستم بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن کە ئەو کەسانی هێرشیان کردوتە سەر لقەکەیان دەستیان لە پشتەوە بۆ لەلایەن کەسانی ترەوە هاندراون یعنی چۆن بڵین خۆڕسک نەبووە لە خۆوە شتەکە دروست نەبووە بە دەسیسە نێردراون بۆەوێ وڵی تر خۆیان حکوومەتن ناڵێم چۆنیان بێ وای لێکن ئەتوانن بڵێن ئەمە خەتای گۆڕان بوو ئەتوان بڵێ خەتای کۆمەڵی ئیسلامی بوو ئەتوان بڵێن خەتای گرتوو بوو ئەتوانن کامە ناشین و قسەی خراپەتوانەوە بڵێن ئەینا مزاهرە لە پێش دەرکی سەراکرا و بە بڵاوبوون هاتنەوە لەوێ ئەمان لەبانەوە گاڵتیان بە مزاهرە چێکان کرد و لیان هەڵگەڕان و گەنجە و خوێن گەرمەوە بوو بوارە ئەینا نە کەسی لە پشتەوە بوو و خەڵکی لە پشتەوە وایە بەو نەوە لە پشتەوە نابوو ئاوا ڕەشە کوژی بکەن بە خەڵک یعنی تۆ سەیری شیتە ڤیددیوەکان کە یعنی ئێمە چون کەروکمان گروامان نەکرد هەر ئەو کەروکە کە پڕی بوو لە استیخبارات و ئەمن نامچی بەو نەوە ئەبەر نەبووینە گیان خەڵک بەتەقە کرد. بەڵێ مامڕۆستەم بەشدار بوو لە خۆپیشاندانەکان خۆپیشاندانەکانی بەردەرکی سەرا بە خوێندنەوەی تارێک بێت بەڵێ چون خۆت بەشم بۆ دام ئامادەشم میستش ئەم جارش بچنەوە دێم ئەچم لەگەڵیانە و ئەی من لە خزمەتی خەڵکم خۆم لە خەڵک جا نەکردوەوە بۆی ئەم هەڵبژاردووە لەگەڵ خەڵک بم چووکم خەڵکە داوایکی خراپیان نەکرد بوو
نەیانتوو بوو کەس عیدام بکەن ئازادی مافی خەڵک شەفافێت بودجەی خەڵکی لێ دێ ئەم نەوتە بۆ کوێ ئەدەزرێ ئەم گومرگەکی ئەچێت گیرفانی کێ ئەم سەری بێ ئەچێ بۆ کوێ ئەمانیان باس کردووە خودت جنیان بە کەس نەداوە گەنجی وڵاتەکەی خۆتە و کوڕەکەی خۆتە و هەرێکێ لەوانە ڕەنگە ئەسکەرەکانی کە بەرامبەریان وەستابوون ئامۆزا و پورزای ئەوان بن خۆمە لە هینەوە نهات لە مسر و ئیسرات نەکرابوو خەڵکی ناڕازیە و دێتە سەر جادە ئەمڕۆنە سبەی دەجاری تر بیجایتر خەڵ هاتە سەر جادە خۆ نابێ وای لێ بکەن یعنی سە من وایان لێ کردووە خەڵک پەنا باتە بەرچەک چون بە ئاشتی لێت قبڵ ناکە ئیتر خەڵکی ئەمە کاتی خۆی شۆڕ چۆن دروست بوو حکوومەتی باز ئاشتی لێ قبڵ نەکردین دەستمان ناچەک چوونە شاخ لەبەرەوە نەتیجەکەی بوو ئەوان خراپە خۆیان دوای تووشی زەرمەند دەبن هینا خەڵ لە شوێنی خۆیەتی میلەت چەوە ناڕە ئەوەی کە ئەڕوا حیزبی خراپ و خەڵکی خراپ و ئەوانەی کە تەعاداکەن ئەوانە ئەڕۆن چۆن فارسە لە ڕەفتەنین بەڵام خەڵکی میلەت لە ژێی خۆی ئەمێنێ بەڵێ ڕخنەی ئەوە لە معارەزە دەگیرا ببوورە هەرچێ لایەنەکەی معارەزە بڵین زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کە بە شێوەیەکی ڕسمی نەچوونە پاڵخۆ پیشاندەرە بۆچی ئەمە نەکرا لە کاتێکدا داواکاریەکان هەمان داواکاری بوون پشگیریان لە داواکاریەکانی خۆش وایە مشڵم ئەو گلەیە هەیە کە وەکو پێویست بە قووەتەوە نەچوونە با بڵێن هەموو هینا هێزی خۆیان نەخستە گڕ بۆ پاڵ پشتی خۆپیشاندەرەکان پێم وای بڕەنگ تویان هەرەوە نەبەسە و ئەوا باشە و بەڵام پێت وایە خۆپیشاندەران ئامانجی خۆیان پێکابێت بەو ژمارەوە واللهی تا حەدێ پێکایەنە چووکم ئێستا ئەوە ئەم گفتوگۆیە هی ئەوەی بەردەرکی سەرایە چاکسازیەکەین خۆشان ئەڵێن ئێمە گەندەڵی هەیە ئەوەی پار بۆ نیان گەندەڵی هەیە پێرار بۆ نیانەوت پار و پێراری ژەرە بوو لەوتی بەعز ڕووخاوە و دۆلار پیا بووە ئەم گەندەڵی هەر پیا بووە هەیە بەڵام ئێستا وردە وا خەڵک حتا ڕئیسی حکومەت خۆی لەسەر تەلەڤیزیۆنی بەڵێ هەیە گەندەڵی شوێن داگینەکە بەڵێ کیە ئەی بۆ نایکەیت من ڕئیسی حکومەتم بەیانی سقالاکەم وڵاتەکەم بێتە سەر جادە دژی من وتابرە ئەرم بەسەر چاو من نابایەکێتر خۆی یەکی ڕێوزەران نەمێ ئەمرێ نە لە برسا ئەمرێ و نە پێ ئەشێ و بەعەکسەوە هەر کەسێک لەم حکومەتە ئیستیقالە بکە پێ گەورابێ چون هیچت پێ ناکرێت وەکو پێشە باسمان کرد سلێمانی ئەگەر خراپەیەک بگرێ خەتای حکومەتەکەی و محافظە ئەوەیە ئەگەر قبولی نەکە ئیستیقالاکەم کە قبولی کرد معنە ئەو تاوانبارە یعنی هەر کەسێک لەم شارە شتێکی لێ بەسەر بێ حکومەت بەرپرسیارە پێت وایە گەر هەرسێ لایەنەکەی ئۆپۆسیۆن بچووبانە پاڵ خۆپیشاندەران ئەنجامێکی جیاوازی هەبوایە واللهی نازانەوە بڵم مەبەستمەوەیە بە هەموو لایەن گیرانیانەوە لە جیاتیەوەی من حجمەی گەورەترە بوو ئەگە احتیمالیش بوو هەرای دەبێت مەسەنەوە خۆ نەکرا بەربوونە تەقەکردن و خەڵکوشتن و غازی ئاعساب بووچی بۆ من ئەوەی لەلایەن هێزە ئەمنیەکانی بڵین یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتەوە کرا کە لە سەرای ئازادی بڵاویان کرد و بڵاویان بە خۆپیشاندەران کرد تۆ چۆن دەڕوانی تام کردەوەی وەڵا من پێشاش باسمان کرد هیچ شتێک بە هێز چارەسەر ناکرێت من باسم کرد لە شەستەکانەوە کورد یەکتریە کوژێ ئامانجەکەی دانیشتن وانە حکومەتیان بە یەکۆ پێکنا و پەرلەمان وترە و حکومەت و پەرلەمانی کارتۆنیش بێتر مویمە هەیە دائیمە لە ڕێگای ئاشتی و دیالۆکەوە توانیش بێ بەڵام مەسەلا بۆ نمونە بەیانی خۆپیشاندارێتر بوو 4 کەس کوژدا ئەی دەکەسی پەلامار چەکی داخوارەوە زەحمەتەکە ئیسیدامێک دروست بوو بە کەس ناکوژێتەوەتر ینی دائیمە بێ حکومەت ئاقلانتر بیرکاتەوە چون ئەو ساحبی خەڵکەیە هەموو شتە بەدەست ئەوە پارە بەدەستەوە جێژ بەدەستەوە نەک ئەوان بێن ئەوان هەڕەشانە کرد هێشتا حکومەت ڕەشتێک جاروا بە حکومەت مزاهرەیە کرد تۆ حکومەتی خۆت مزارەی لە خەڵکە کرد ینی وەک چۆن بڵێ حکومەتەکە لاوازە حکومەتی حیزبە وەکو شەترەنج جوان بەکارێنن مەسەن بجوولە مەسە من وەزیری دیفاعم بڵێ هێز بەرەم نایبم ئەڵێ بۆ لەم هێز بەرم بۆ گیان کێ بم بۆ جەبەڵ حەمرین بەسەر چاو بۆ سلێمانی نایبم فەرمی سقالاکەم تەواو پێی گەورە نابم پێی گەورابی شتێک بڕیارێک زین سەقەتە نەیکەی ئیسقالی لە سەر بکە پێی گەورابی بەعکسەوەی بە خۆشەویستی خەڵک
بەڵام تۆ بێ هەڕەشە گڕۆشە لە خەڵک بکەیت یا دوجا تۆ بە دیارچاو عالەمەوە جێشی دنیان هێناوە ناو سلێمانی ساشەوە تا لە دەوری سلێمانی ئیڤاشکاوی دنیان هێناوە خڕان کردەوە میلەتی کورد بۆ ناترسێ سلێمانی بۆ ناترسێ سلێمانی لە زەعیم سیدیق قبول نەکرد سلێمانی لە عوسمانی قبول نەکرد سلێمانی لە کەسی قبول نەکرد بەڵێ مام ڕۆستەم باس لەوە دەکرێت کە ئەو کەسانەی لە ئەنجومەنی بڵێن سەرای ئازادی بوون و ئیدارەی ئەو وەزعیان داوە ئیدارەی خۆپیشاندانەکانیان داوە لە گردەکەەوە ئاراستە کراون و زۆربەی کاتیش لەوێ بوون و لەوێ بینراون ئەمە تا چەند ڕاستە وڵا گردەکەوەکو پشت و پەنایەکە بۆ هەموو کەسێک ڕەنگە هات بێشتن هەموو لایەک دێتە گردەکە هەموو لایە دێتە گردەکە و دوجا پشت و پەنایشیان بێ گوناحی نەکردووە خەڵکێکە گەنجێکە هەمووی خەڵکی شارەکەی و داوای مافی خۆیانەکەن ئەگەر بێن پرس و ڕایکش بکەن خۆ عیب نییە ئێستا من جاری وایە ئەچم شتێکەکەم پرسەکەم پرسکردن عیب نییە ڕاوێشکردن ئەم حکومەتە بۆیە سەقەتە پرس ناکە خۆی ئەم حکومەتی کوردیەوە خراپی و سەقەتەکەی لواکە پرس ناکە بابێ ڕاپرسێ بکە ناو خەڵکە بچە ناو بازارە خەڵکی نێمە چی بکەین باشە خەڵشتی باشیان پێڵێ کەواتە تۆ پێ دوایە ئەوان هاتوون بۆ گردەکە بۆ پرسوڕاو بۆ ئامۆژگاری نەک ئێوە ئەوانتان بان خۆی دێت حتا گۆڕان خۆ نەچوە دەرگا بە دەرگا لە توان نابیتە گۆڕان ئەگەر گۆڕان بێت بکەن بەعکسەوە خەڵک خۆی تامەزڕۆی گۆڕانە بۆ حکوومەتەکە سەقەتە یانێ چاکی بکەن ینی گۆڕان لە چیوە دروست بووە گۆڕان لە نەحەقیەوە دروست بووە شۆڕش لە نەحەقیەوە دروستە بێت ئێمە بۆ شۆڕش ماکە لە زوڵم و زۆری بەعس ئێسش خەڵک بۆیە ئەچێ مزاهراکە ناڕازیە لە چی بۆی بکە مەسە ئەرێ من بێکارم بێکاری بۆ بدۆزەرەوە هەوڵ دەبیژێنە چون سەروەتەکە زۆرە ینی ئوردن بزانە ئێمە بەقەدەر ئەم سێ چوار دەوڵەتەی تەنیشت خۆمان ئەم هەموو دۆوەک و هەولێر و سلێمانیە بەقەل سێ دەوڵەت ئەمە زیاتر پارە بوجە دێتە وڵاتە جگە لە ئەمە لە گومرگ و لە زەریبە و لە نازانم پارەی هەواش وەرەگرن جگە لە ڕسمی سیارە و لە ڕسمی نازانم تاپۆنا ئەنوە ئەشکال پارە دێتە ئەم کوردستانە دەبڕ بەردەرکی سەرا ئالو ناو شۆر بەرەبزانن چەند نوسڵکە دەبینی بەڵێ هەیە پارەی عیادەی پێ نییە سە دوێنەیەکی پیشاندا وتیەوە بۆ ناوشە بەدەخۆی وتی وڵا پارەم نییە معقولە لە ناو نەوتا و لەنا ئەو معدەنیا بژیت و حکوومەتی خۆتە بێ خەڵنان و شەربەت خوا بە نیۆڕێ بەڵێ دوای هەفتەی شوبات دوای کوژرانی دەکەس و برینداربوونی چەندینی تر و دوای ناکۆکیەکی زۆر لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەت بڵێن سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن و دوو پارتە فەرمانڕەواکە ئێستا دەبینین ئێستا دوو کۆبوونەوەی پێنج قۆڵی ئەنجام درراوە چۆن دەڕوانیتە ئەو کۆبوونەوەە وڵا پێشش باسمان کردمان ئێمە نامانێت کۆبنەوە بۆ کۆبنەوە بکەین دوو کۆبنەوە کراوە تا ئێستا ئەوەی هەبووە خراپ نەبوو باش بە باشیاتەوە وعدیشان ناوە سەدە ئەم شتانە مەشروعانە جێبەجێ بکەن هەڵیان کردو بۆ 20 مانگ یعنی چون وەرەقان زۆرن ئەی خوێنەوە مناقەشێک نەکەن لە 20 مانگ بۆمان معلومە بێ چاکیان کرد ئەو ئامینمان لەسەر و خۆگەر نشات نەژێربایتر من ناچین بۆ کۆبنەوەی درۆ بچی لەبەر کامێرە پێ بکەنیت و دەست بادەن و ئەوانە خەڵک لەوە تێری خوارد خەڵک ئێستا وەرەقی سپێ خوێنێتەوە وەکو بۆم باسی خەڵک خەریکی فەیسبوک و کۆمپیوتەر و ئیتر ئیخباری عالم دقە بە دەخەمو سەر سعاتی خەڵک مناڵێکی ئەمە گوێ ئیخبارەگرێ لە ئینتەرنێت دیساکە لێ قساکرد لە ئینتەرنێت دەرەچێت لەبەرەوە باوی درۆ نەما بۆ خەڵکی بکەیت وەڵا کۆبنەوەکانمان ئیجابی بۆ فلان و ئاو ڕۆژە بختیانیان بۆ ئەمەمی متحیدە کرد چۆن جوابیاندانەوە نوێنەری هینی ئەمەی ئەمەمی متحیدە ناوچە وەکیلەکەی بەڵێ جوابی دایوتی نەخێرەماتی و نەسیحەتیان کوردمانە نابێ و وا لە خۆ پیشاندەران بکەن ئەوان بەعکسەوە وتیان وڵاتێکی دیموکراتیە وایە ئەمە بە درۆان خستنەوە درۆ ناخوای تر وەکو چۆن جیازێکەیە لە ئەمریکا کە درۆ بکە یەکسەر پێتاڵێ درۆت کرد بڵێ خەریکە وای لێتە والیاتەوە یەک کۆبنەوە بکە ناو بازار خەڵک باسێکە لە کۆبنەوەکە وابوو وابوو یعنی وعدی درۆدان بە خەڵکی تر گوزەشت ینی بەسەر چوو بەڵێ ماوەی بەرنامەکەمان بەرەو تەواوبوون دەچێت پێمان خۆشە گەر شتێک ما بێت و باس نەکرد بێ و پێت خۆش بێ باسیکی بێڵیت وەڵامێتی هیوادارم کەس بختیان بۆ ئەوی تر نەکا هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزیۆن فڵات چووکم هەمومانوەکو پێشتر باسمان کرد ڕابردوو زۆرە قەتڵ ئامی خەڵک زۆر کراوە لە بینەم دوو حیزبا و بە نەحەقیش خەڵک زۆر کورێتەوە نەخەڵ نێنە سەر تەلەڤیزیۆن فڵان وای کرد و ئەمەی کرد و بە دوای کلینی چاکای بگەڕێن بە چی چاکرێ وەسەکە
ئەو بدۆزینەوە نەک هەڵکوتانە سەر مزاهرەتی و هەڵکوتانە سەر ماڵان و ئامر قەبز دەرکردن بۆ خەڵکی فەقیر و هەژار ئەوانە وڵات چاک ناکە داوتێن ئەوەی حەزەکە میشەڵا ئەو حیزبانە بەخوا بچنەوە بێن گوێ لە داواکانی خەڵک بگرن بەڵێ خەڵک سەر چاوی مشتێکە بەڵێ مام ڕۆستەم زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی چاوپێکەوتن ماندوومان کردی و دەستە خۆشمان بژیت سپاس بینەرانی عزیز چاوپێکەوتنی ئەم جارەشمان کە لە دوو بەش پێکاتە بوو کۆتایی هات تا چاوپێکەوتنێکی تر لەشتان ساغ و ماڵتان ئاوە